بەڵێ ئەمڕۆ دیارە بەبوونی یادی 37 ساڵەی دامەزراندنی حزبمان حزبی زەحمەتکێشانی کوردستانەوە شاندێکی ئەنجومەنی هەرێمی گەرمیانی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان سەردانی ئێمەیان کرد بە مەبەستی پیرۆزبایی جگە لەوەیش لە کۆبنەوەکەدا لەم سەردانەدا باسی کۆمەڵێ پەیوەندی هاوبەشی نێوان هەردوو لاکراکە لە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکانە پێکەوە کارمان کردووە و هەروەها بۆ ڕوبەڕووبوونەوەی مەترسی داگیرکاری و ژیان و گوزەرانی خەڵکیش قسە و باسێکی زۆر کرا و تەکیدیش لەوە کراوە کە لە داهاتووشدا زیاتر کاری پێکەوەی بکەین. ئێمە پێمان خۆشەکە کورد یەک ڕیز بێئیسە بە تایبەتی بەهۆی ئەو ململانەی لە نێوان هێزە سیاسەکانە هەیە مەودایەکی زۆری یەک دابڕان دروست بووە کۆبنەوەکە باشە زان کە زۆربەی لایەنەکان بانگێشت کران پێمان باشە فراوانتر بکرێت هەم لەسەر ئاستی هەرێم و هەم لەسەر ئاستی پارچەکانی تری کوردستانیش بە تایبەتی کە لە کۆبنەوەگایەکێ لە خاڵەکانی باسی مەترسیەکانی سەر هەرێمی کوردستانەکات.